پسپۆڕێکی ئابووری دەڵێت حکوومەتی هەرێم دەتوانێت لەگەڵ پارەکەی بەغداد لە داهاتی ناوخۆ موچەی فەرمانبەران دابەش بکات، بەڵام یەکێتی و پارتی داهات ناگەڕێنەوە بۆ حکوومەت. ئەوە ژوای کردووە داهاتی ناوخۆ بە نادیاری بمێنێتەوە. بەو پێیە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم تەنیا چاوی لە بەغدادە موچە بە تەواوی بنێرێت و ئەوی ژۆک و دوکانێکی حەواڵە دابەشی بکات. داهاتی ناوخۆ بڕەکەی 360 ملیارد دینارە و ئەم بڕا ئەگەر مەسەرەن نیوەشی بخاتە سەر بابەتی موچە دەتوانێت بە زۆر بە ئاسانی موچە دابش بکە، بەڵام وە گوتمان ئامانجەکەی ئەوەیە کە بتوانێت لە ڕێگەیەوە هەم داهاتی ناوخۆ بدە با بۆ خۆی و هەروەها خەڵکیش لە عێراق هەمدا بڵێەوە عێراق ناتوانێت موچە بداوە موچە نانێرەوە پێشتر ئێمەکەنەوتمان دەفرۆشت وەسعیەوە بۆ جۆرە نەبوو. دواکەوتن و دابەژنەکردنی موچە تەواو کاریگەری لە سەرجەم سێکتەرەکان داناوە. موچە خۆران و فەرمانبەران دەڵێن داهاتی ناوخۆ زۆرە، بەڵام حکوومەت و دوو حیزبی دەسەڵاتدار شەڕی دەرونی بەست و یاری بە گیرفانی فەرمانبەرانەوە دەکەن و تا 20 ڕۆژ پارە لە گیرفانیان هەبێت 2 مانگ گیرفانەکانیان بەتاڵە. باش ئێمە بەچ پێوەرێک قەناعەت بکەین کە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە داهاتی خاڵە سنووریەکانی کەمی نەکردووە، سیارەی بازرگانیەکان کەمی نەکردووە، نەوتەکە کەمی نەکردووە، هیچ داهاتێکی خاڵە سنووریەکان کەمی نەکردووە، بەڵام بۆ لە بانقەکانە پارەن. ئێمە جێگەی پرسیارەوە جێگەی سەرسوڕمانە. ئەم حکوومەت و حیزبانەی دەسەڵات هیچ شەرم نایانگرێت کە بارودۆخی هەرێمی کوردستان لە کاتێکە هەرێمەکەیان پڕە لە سەرەوت و سامانی سروشتی هەرێمەکان دەوڵەمەندە بە هەموو بابەتێک کە ئەتوانرێت پشتی ببەسرێ بۆ فراهەمکردنی دارایی و خزمەتکردنی خەڵکی کوردستان کەچی 3 مانگە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان موچیان وەرنەگرتووە. شەرمە بۆ حیزبەکانی دەسەڵات. ئەوە خۆڵکردە چاوی خەڵکە، چونکە من یەکشت پێ بڵێم لە سەردەمی ڕژەمی گۆڕبەگۆڕا هەمووی 3 خاڵی سنووری نەبوو، هەموو عێراقی پێژیان موچە لە کاتی خۆی ئادرا، تەنانەت لەو کاتانیشا کە لەلایەنی ئەمریکا و هێزدەنی دەوڵەتەکانەوە بردومانەکرا، یان هیچ کێشەیەک نەبوو. بەڵام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەیان مەرزی لاوەکی هەیە، جگە ئەوەی کە 3-4 مەرزی فەرمی هەیە کە بە ملیۆنان دۆلار داهاتێتی، ئەم داهاتە بۆ کوێ ڕوا؟ مەترسی لەسەر دوو موچەی کۆتایی ئەم ساڵەیە. دواکەوتنی موچەی مانگی داش هیچ بەهانەیەکی نییە، جگەلەوەی حکوومەتی یەکێتی و پارتی دەیانەوێت موچەی مانگەکانی 11 و 12 ساڵ بخۆن و موچەخۆران لەو مافە سەرەتاییە مەحروم بکەن. هەموو چاوەکان لەسەر دەرگای بانقەکانن، بەڵام بانقەکانی ژاوشەوەی گیرفانی موچەخۆران و فەرمانبەران خاڵین. هەرچەندە 3 مانگە موچەخۆر و فەرمانبەر موچەی وەرنەگرتووە، بەڵام تاکو ئێستا حکوومەتی هەرێم خشتەی موچەی بڵاو نەکردوێتەوە. ئەمە لە کاتێکدایە حکوومەتی عێراق 761 ملیارد دیناری بۆ موچەی مانگی دا ڕەوانەی هەرێمی کوردستان کردووە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.